شهید نمیرن، شهید نمیرن، شهید نمیرن. هیرو نمیره، هیرو نمیره، هیرو نمیره، هیرو نمیره. بەڕێزان وەکو هەموو دەزانن ئەمڕۆ کارەساتێکی زۆر ناخۆش و دڵتەزێن بوو بە تایبەتی بۆ شاری سلێمانی و سەرجەمگەلی کوردستان. لە کاتێکدا ئەمڕۆ ڕۆژنامەنووسانی دەستگاکەمان بۆ تۆمارکردنی بەرنمەیەکی تەلەڤیزۆنی سەردانی سێ سادق و سنووری شارەزوریان کردبوو، بەڵام دەوڵەتی داگیرکەری تورک هێرشی کردە سەر ئۆتۆمبیلێکی کۆمپانیاکەمان بەهۆیەوە دوو ڕۆژنامەنووس بە ناوەکانی گوڵستان تارا و هێرۆ بەهادین شەهید بوون و ڕۆژنامەنووسێکیشمان بە ناوی ڕێبین بەکر بریندار بوو. شەهید گوڵستان تارا لە ساڵی 2000ەوە لە ناو کار و خەباتی ڕاگەاندن کاری کردووە. ساڵانێکە لە باشووری کوردستاندا وەک بەرپرسیارەتیەکی ئەخلاقی و هاوکاری دەستگاکەمانی کردووە. ئەم هێرشەی دەوڵەتی تورکی داگیرکەر بۆ سەرڕاگەیاندنی ئازاد دەرخەری ئەو ڕاستەیە کە ڕاگەیاندنی ئازاد بووە بە ئاستەنگێک لە بەردەم جێبەجێکردنی پلانگێڕی و داگیرکاریە گڵاوەکانیان. ڕاگەیاندنی ئازاد هەمیشە ڕۆڵی سەرەکی جێراوە لە پوچەڵکردنەوەی ئەو سیاسەتانەی لەسەر کۆمەلگاکەمان بەڕێوە دەچن. ئێمە وەک کۆمپانیای چەتر بۆ گەشەپێدانی میدیای ڕاگەیاندنین کە لایەق بە خوێنی شەهیدانمان بین و لەسەر ڕێبازی پیرۆزی ئەوان بەردەوام بین. بەڵێن دەدەین ئەم مەشخەڵەی شەهیدانی ڕاگەیاندنی ئازاد هەڵیان گرتووە هەمیشە بە گەشاوەی بیهێڵینەوە و بۆ لە دامەزراوە بوون بە گوڕ و تینێکی زیاترەوە پێداگری لە پرسە ئازادی خوازیەکانی گەلەکەمان بکەین. هێرۆ نمیره، هێرۆ نمیره، هێرۆ نمیره، هێرۆ